بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزان وخوشويسان، لا هشتمين حلقي برنامج سلوكا لخزمتانا لا جلسي بيشو واني بيشتر معنا عرض ما نكر لخزمتانا كإما بو كنترول كردنو برگری کردن لەوەی کە عیباداتمان بە فێڕۆ بڕوات و بۆ ئەوەی بەڵکو عیباداتمان زۆرتر بێ ئەشێ هۆشمان بە حەواسۆ و دوای ئەوە بە ئەو بیرۆکانە و ئەو خەواترۆ بێ کە لە مێشکمانە هات و چوو ئەکات. ئەم باسی خەواترە وتمان ئەبێتە پێشەکیەک و دەستپێکەرێک بۆ بەحسی ناسینی نەفس و چوونە ناو ناسینی نەفس کە ئەمەیتر هەشتەمین حەڵقەیە بەحسی ئەکەین و ئەبێتە هەنگاوێکی تر لە هەنگاوەکانی سلوکی ئێمە و قەدەمێک لە قەدەمەکانی ئەم طریقە و ئەم ڕێگای خۆناسینە. و پێشتر وتومانە لە خوێندنەوەکەدا کە ئێشی ئێمە بەردەوام لەبارەی نەفسەوە ئەو کتێبانە و ئەو پیاوە گەورانەی کە بەحسی نەفسەکەن و تەسکیەی نەفسەکەن بەردەوام بخوێنینەوە. خەواتر بۆ ئەبێتە پێشەکی ناسینی نەفس. کاتێک کە تۆ ئینی بەڕەسی ئەفکارت ئەەکەی، تێبینیان ئەەکەی، ورد و گەورەیان ئەەکەی، کامەیان خێرە کامەیان شەڕە، کەم کەم پەیوەندیەک لەگەڵ خۆتا دروستەکەی. یعنی ئەمجار هەروە دەروونت وێڵ نییە، ئەمجار بڕێک دەروونت خەت و زەبط و ڕەبتی تیا دروستەکەی، هەر فکرێک حەقی نییە بێتە ژوورەوە، هەر فکرێک حەقی نییە بڕواتە دەرەوە و هەموو شتێک هەڵ ئەسەنگێنی و سەیتەرەیەک دائەنی کە ئەم شتانە ئەپشکنێ و بە وردی لێکۆڵنەوەیان ئەکات. ئەمە وتمان نیشانەی ئەوەیە کە ئێمە بوونەوەرێک لە ناومانە هەیە. ئێمە ئەو شتینە ئەسڵن کاتێک ئەڵێ من ئیشارە ئەکا بە ئەو بوونەوەرە کە پێی ئەڵێن نفس. ئەم نفسە مۆجودێکی عەجیبە. ئەوەڵەن زۆر پیسە، زۆر خەبیثە. دووە من زۆر بەرزە و زۆر گەرنگە. عەجیبە، مەخلوقێکی عەجیبە خوای تەعالا خەڵقی کردووە. کاتێک کە کافر بوو و کاتێک تەسکیە نەدرا، پیسترین مەخلوقێکە کە ئەتوانی تەسەووری بکەی. بەڵام کاتێک کە تەسکیە درا و ڕێگەی خۆناسین و خواناسی پیا کرد، باشترین مەخلوقێکە. ئەم نەفسە هەر ئەوەیە کە خوای تەعالا لە قورئانە لەسەر زمانی ژنەکەی عەزیزی میسرا یا لەسەر زمانی حەزرەتی یوسفا کە قەولی ڕاجحەوەی لەسەر ژنەکەی لەسەر زمانی ژنەکەی عەزیزی میسرا خوای تەعالا ئەفەرمێ إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي. ئەو نەفسە ئەمارە واتە بەدەوام ئەمڕەکا بە خراپە. نەفسێک کە هیچ وەختە لە خراپە واز نائینێ، تێر نابێ، وەکو جەحەنەم وایە کە هەتا تێ ئەخەن هەر ئەڵێ هەل من مەزید، هەر زۆرتر هەیە. ئەم نەفسە ئەگاتە ئاستێک کە خاوێن ئەبێتەوە، کە ئەگاتە مەرحەلەی ڕەزایەت، واتە هەم خوا لە ئەو ڕازیە هەم ئەو لە خوا ڕازیە. ئەگاتە مەرحەلەی طمەئنینە، ئەگاتە مەرحەلەی یەقین، نەکە ئەو یەقینەی لە فەلسەفەدا بەحسە کردێت، ئەو یەقینەی کە لە ڕؤیەت و بینینی ذاتی حەقا بەحسە کردێت، کە موریدی خطاب قرارەگرێ یا ئەیەتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. ئەو نەفسە ئەو دوو شتەی هەیە کە حوت پلەیە بەحسیان کردووە، حوت دانە نەفسمان هەیە، وەلی ئاوا مۆجودێکی پیسە و ئاوا مۆجودێکی پاکە. ئەم نەفسە ئەگەر ئێمە وێڵی بکەین، خۆی جەحەنەمێکە و ئێمەش ئەکاتە جەحەنەم. ئەگەر تەسکیەی بدەین، ئەبێتە مەرکەبی ڕۆحمان، ئەبێتە مەرکەبێک بۆ ڕۆحمان ئەمان باتەوە بۆ بەهەشت، بە ئەو شوێنەی کە لەوێ هاتوون. و ئەم مەخلوقە گرنگە. تەنیا شوێنێک لە قورئاندا خوای تەعالا سوێنی خواردووە بە زۆرترین لە گەورەترین پەدیدەکان و شتەکانی هەستی، وەشەمسی وەضحاها والقەمەری ئیذا تەلاها. سوێنە خوا بە خۆر، بە مانگ، بە زەوی، بە ئاسمان، بە هەموو شتێک. لە کۆتاییدا ئەفەرمێ وەنەفسی وەما سەواها، وەسوێن بە نەفسیش و ئەوەیش کە نەفسی خەلق کردووە کە ذاتی ئەڵڵایە. فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. هەر کەسێک ئەم نەفسە پاک کاتۆ فەلاحەتی بەدەست هێناوە. کەواتە هەر کەسێکیش تەسکیە ناکە خائب بووە و شکستی هێناوە. کەواتە ئەم هەنگاوی ئێمە هەنگاوێک کە ناوی ئەنین گەڕانەوە بۆ خۆمان. ئەم هەنگاوە یەکێک لە گرنگترین هەنگاوەکانی سلوک، وەکو پێشتر وتمانە بارها، کۆتایی پێ نایێت، بەردەوام ئەشێ خەریبی. بۆچی ئێمە لە بەحسی علمدا وتمانەوە شت بێ ئەو عنازەی لە فقه لازمە بخوێنە،
ئەو عنازەی لە عقیدە لازمە بخوێنە، ئەو عنازەی لە سیرە و شەمائیل لازمە بخوێنە، ئیتر باقیەکەی وڵکە. خارج لەوەی کە تۆ لە زانکۆدا شتێک ئەخوێنی یا وەکو تەخەسوس و پێویستی خۆت ئەخوێنی، مەبادا بڵی با من کاتم دابنێم بۆ هەموو زانستەکان، کاتی تۆ بەش ناکە. هەموو کاتت دابنی، هەموو عمرت دابنی فەلسەفە بخوێنی تەواو نابێت. هەموو عمرت دابنی کۆمەڵناسی بخوێنی و سایکۆلۆژیا بخوێنی چی و چی بخوێنی تەواو نابێت. تەنانەت هەموو کاتت دابنی علومی شەریعەت بخوێنی تەواو نابێت. کەواتە فعلا هەر ئەوەندەت پێویستە. و لەوە زیاتر خوێندنەوە پێویست نییە فعلا، بەڵکو ئەمە پێویستە. خۆت بناسی، بگەڕینەوە بۆ ناو خۆمان، گەڕانەوە بۆ ناو خۆ. گەڕانەوە بۆ ناو خۆ واز هێنانە لە عاڵەمی دەرەوە. ئازیزم، خۆشەویستم، ئەگەر بێت و خۆت نەناسی و خۆت نەدۆزیەوە، تەواوی خەڵک بناسی و بە فەرز ناکرێشتیوە، بەڵام بە فەرز بتوانی ڕێگەیشیان بۆ بدۆزیتەوە، تۆ شکستت هێناوە، هیچت نەکردووە. بەڵام ئەگەر بێت و خۆت بناسی و خۆت بدۆزیتەوە، کارت بەسەر هیچ کەسی شۆ نەبێ، ئەوەڵەن خۆتت نەجات داوە و بەڕەندە بووی و بردوودەتەوە. دووەمەن باوەڕ بکە بەو عنازەکە خۆت ئەدۆزیتەوە و ڕێگە بۆ خۆت ڕوونەکەیتەوە، بەو عنازە دەوروبەریەکانت خۆت بە خۆت هەر لە خۆیانەوە ڕێگە ئەدۆزنەوە. چونکە ڕێگە دۆزینەوە بە قسە نابێ، خۆ بە عەمەڵ و بەکردەوە ئەبێ. کەواتە بگەڕینەوە بۆ ناو خۆمان. یعنی چی بگەڕینەوە بۆ ناو خۆمان؟ یعنی واز لە هەموو عاڵەم بینین. شتێک کە ئێمە زۆر سەرۆکارمان هەیە لەگەڵ یا خەڵکانی دەوروبەرمانە و دەوروبەر و محیطی خۆمانە، و حتا زۆر جار لە دینە بە ناوی دینەوە ئەوە پێڕەکرین کە بزانین کێ باشە و کێ خراپە، کێ فاسقە و کێ مبتەدیعە، کێ کافرە و کێ مسلمانە، کێ لەسەر چ ڕایەکە، کێ لەسەر چ باوەڕێکە، کێ لەسەر چییە. کاتێک تەواشائەکەی هەموو ژیانی خۆمان خەریکی ئەموو ئەوین. تەنانەت کاتێک ئەڕۆینە مزگەوت سەیرەکەین بزانین ئەوە چەندێک پای باس کردووە و ئەوە لەکوێ دەسەکرێت و ئەوە چۆن نوێژە خوێنێەوە. و کاتێک لە کۆمەڵگادا تەواشائەکەین ئەو فڵانە کەس هەیە دەستبڕە، فڵانە کەس هەیە دزە، فڵانە کەس هەیە گرانجانە، فڵانە کەس هەیە وایە وای. ئەمانە هەموویان گەمەی نفسی ئێمەن. ئەزانن یعنی چی گەمەی نفسی ئێمەن؟ لەعب بازی نفسی ئێمەن، خەریکە گەیمەکا بە ئێمە. النفس كالطفل إن تهمله شب على حب الرضاع وإن تفطمه ينفطم. ئەم یاسا وەکو یاسایەکی گشتی و قوڵ بگرن. النفس كالطفل، نفس وەکو منداڵ وایە، منداڵ گەمەی گەرەک، منداڵ بازی گەرەک. و قورئانیش ژیانی دنیا و تەواوی ژنیا بە لەهو و لەعب ناوەبات. گشتی لەهو و لەعبە، گشتی گەمەی نەفسە. ئیلا ئەو کەسەی نەبێ کە خوای ناسیوە و خەریکی ناسینی خوایە. ئەو کەسە لە لەهو و لەعب بە دوورە و خەریکی لەهو و لەعب نییە، خەریکی بازیکردن نییە، بەڵکو خەریکی کارە، خەریکی بارە و خەریکی ئیشێکی ئەساسیە. گەڕانەوە بۆ ناو نەفس، یعنی واز بێنە کێ خراپە و کێ خراپ نییە. و من شتێکت پێ بڵێم، خراپترین مرۆڤ منم، هەمومان ئەبێ ئەوە بە خۆمان بڵێ. یعنی بە وەکو تەواضوعێک، وەکو قسەیەک لە دەممان دەربێنە، بەڕاستی وایە. ئەم نەفسە عەرزم کردن بە پێ بەڵگەی قورئانی، ئەم نەفسە باشترین دەستکردێکە کە خوا خەڵقی کردووە و پیسترین دەستکردیشە. ئەم نەفسە نەفسی هەمومانە. لە ناوی ئێمەدا دیوێک هەیە، نەفسێک هەیە، قەرینێک لە شەیطان هەیە تێکەڵ بووە. عەرزم کردن لە دەرسە پێشوەکانە نەفس و شەیطان هەر یەکێکن. نفس و شەیطان هەر یەکێکن. ئەم نەفسە بەشێکی شەیطانیە لە ئەسڵا، نوێنەری شەیطانە کە هاتووە ئازاری ڕۆحەدا و ئازاری ئێمەدا. تەمەڵیمان پێکە وە لە ڕێگەی ناسینی خوا و عیبادەتی خوا و ڕازیکردنی خوا و گەیشتن بەخوا دوورمان نەخاتەوە. کەواتە ئەم نەفسە پیسە لە ناومانە هەیە، بەڵێ بەڕاستی هەیە، بە تەئکید هەیە، بەبێ ڕوودەربایسی، بەبێ تەواضوع. و ئەم نەفسە کاتە سەریتیا ئەەکەی، ئەوە ئەڕۆی بەناو دەرونی خۆتە. من ئیمکانی هەیە دز بم، من ئەڵم ناوەڵا من دز نیم، بەڵام ئەگەر تند و ڕوت و بێ واسطە لەگەڵ نەفسی خۆتا قسە بکەی، پێت وایە ئەگەر لە هەلێکا بۆت ڕێکەوێ لە 100% تەئکیدی بێگومان دزی ناکەی. ئەگەر پارەیەک بۆ تۆ بێ بەڵام هی لە حکوومەتەوە ئەشێ بێدەنگ بی، ئەشێ ئەو موچە هاتووە، ئەو پارە هاتووە، ئەو شوێنە هاتووە، ئەشێ بێدەنگە بەشی خۆت ببێ بڕۆی، واقعا نایکەی. خب بە ناوی دزیەوە شاید نەیکەی، شاید زۆرمان نەیکەین، بەڵام نەفس تەوجیهەکە کورە لێی گەڕێ،
كره بشي خوته كره تو يسخو امنا بين فريق تر ابا بجوري كتر هدزيت بيكا كواتا من لناوي خوم دا دزيكم هي من انصافم هي يا مروفيكي بانصافم شاد بخوم بلم انصافم هي جاري حر اويك حرشي برسيار اي كي او صفه باشانم هي بلي همه او صفه خرابانم هي ننيمه او جاري بلمك نفس الجواب داتو اخريك بعضيك لبعضيكاني نفس كشفكين وخريك اروينا ناو مرحليك لناسيني خو والروبروبون ولا قلخو ودريجي هي اما فعلا كوتاي بيناي وزور زور باسي توله بويا هم بيشوتم ام بابته اشي دست كان بخوين نوا اشي بين مصر المسنوي كان جيب بقرن كداما ناو احيا كجيب بقرن كداما ناو يا احيا بخوين نو كترجمه كراو بردوام لقل خوتها تقلبي تقل خوتها قصبكي تابينا سي تابي دوزيتو ورده كي تسرقاك وكم من دالك لبردست اي من داله بما جاك دومان بينا جاي عمرك جركتا بيب جاي بتبياوكي بياوان نفس والله مداتو نفسي بشر خو بسنده اويل خويا هي بهنري ازاني اويل خلقها هي بعيبي ازاني مامي غزالي بابتك مثالك هي من هم شيء مو وزور داوي بردنيش كم خدمت انا مثالك غزالي جورك بلام زور عجائب دقيقه افرمي نفس خوي بباش زاني ولي خلقي تربى خراب زاني عيبي خوي بعيب داناني ولي هي هر اول خلقي ترى بعيب داني افرمي بدليل شيء افرمي بدليلي او اما روجانا خومان هميشه داوي بردنك من خدمت انا خومان خاوينك انه ولا سراوه قيزيش ناكين زور اعتياديه داني شم خوم خاوينك ومو روجا دجار معذرت ما يعفوكن بأدبية دسم أتلين ببيسيو عفوكن دسم أتلين ببيسيو حيج جويش نادا بلام أجر نكا برايكي زور دور أجر باوكي خوم بيويس بك خاويني بكمو حتما بركيزي ليكم بإكراه بإزعاج بموكاركم أزيت أبم أي تابقى بنفريكي تر أم دوانا هر يك بيسي يكشت أي شيء من عيبي خوم بعيب نازانم وصفتي نفسه كوش دبي كاتك برسي من بإنصافهم خد محاكمة خد بكت كات ليكم ما يلا نفسد بتخلطيني دانيش اللي خلوتي خوتا خو كسنيتا ترق بيتوا بو أليم دانيش أهوت من عبودية يا إيكي يا بيتكن دانيش محاسبة خد بك محاسبة أكن لقيامتها أيس دانيش حاسبوا نفسكم قبل أن تحاسبوا محاسبة خوتا يمكن بل محاسبة وأميش يا ساي من حاسب نفسه حسابا عسيرا فسوف يحاسب يسيرا هركس هيك بسختي محاسبة خوي بك بوردي محاسبة خوي بك لقيامتها محاسبة آسان رجعك شوية الآسان بوتو ومن حاسب نفسه حسابا يسيرا فسوف يحاسب عسيرا بلام هركس اللي راه محاسبة آسان كر من كره وايشنية قوي ليه مدى نا وايشنية كره ما وصلت نية كاتو أو نيش زختي ناوي أو نيش عزيتي ناوي فسوف يحاسب عسيرا أو كاتب بوردي لي بشكنيني لي كان محاسبة يكي سختي كان كوات دانيش أنا بدقته بإنصافه دانيش إنصافت هي لفلانة مسألة دا بوتو ربوي كوات اللي إنصافك يجت هي باشا تو أتواني قزشتت هي أتواني بقزري يعني أقر نفرق بجنيوة كتبي بدا قصية كتبي بلي شوني لبرامبري أو بيرو دربايسي خود دانيش اللي خلوتي خوتا شوني كاتك لمزقود دي تدرو نفرك بيطلي رياكاري دروزني بو رياكو تتمزقود چي اكي لدلتا اقرق دروسة بي اقر زور بياو بي خو تقري الله دي دعاي خيرم بوبك بلام لدلتا وقتها بتقيتو ادانيش او بياو چنك راسك والله هركسك مخلص بي خوي برياكار زاني ام يا صلا من ور بقرن هركسك اخلاصي بي خوي برياكار زاني وهركسة خوي برياكار نزاني لإخلاصي خويا شكي بي هركسة لنفاقي خوي نترسي والله بترسي لويك منافق بي حضرتي عمري كري خطاب رضي الله عنه أشولاي حزيفي يماني أيوة حزيف سوينة أدم بذاتي الله كاتك بيغمر صلى الله عليه وسلم نابي منافق كاني بتوت يكك يا نوت عمري كري خطابة دور بلا صاحتي أو عمري رضي خوي ليبي كبيغمر صلى الله عليه وسلم أي فرموش الشيطان لسيبرة رأك بهر كولانة كابرو الشيطان بو كولانة دا ناروا أو عمره بحقيقة خوي بمنافق زاني العياذ بالله دور بلا لساحتي بو وخليكي نفسه ناقرب زاني كيف فاسقه وكيف منافقه كيف مشركه وكيف مبتدعه أقرب زاني لكوية فسقي خوي شاراوته
لكويا نفاقي خوي شراوته چونك ام نفسه فاسقه، ام نفسه منافقه، ام نفسه كاذبه، ام نفسه هرشي وصفك تو ايهيني بيسي هيتي اشبيني او وصفانا اصلاح بكي كاتك داني شي لباري خلق وقصائك زور اسان ها ام جارقرك معنا شتيكتر بكي داني شي لباري خو معنا وقصه بكي نايش مهوي جماعتك هن قالك يعني للرجال نفسها بس تسكيه من دس أكن بجني ودان بخويا لنا وجمعة من رياكار من كذابك من فاسق لا أويش هرحيلي نفس ديس أنا ها نفس شنا حيلة بازة أزاني نفس شيكا رياب أكاب مني ما مصيعيني ريان بي أكاب ماشي دواي أوا حلم أني من يم لبرامبري شاشو أليم بخوا أوي من أيكم هربو رياية أزاني بو تا خلقي بلن ما مصاخوي برياكار أزاني بس مخلصة ما مصا هر نفسه بيمك شو كان نفس لا بحث الرياضة أشي بحثك من داناوي إن شاء الله بو أوي شيء أونا عجايب لقل مروفا بازي أكاد كخوت نازاني بخوت خونا ناي بتوبلي عبرو جوين بدا بو كابرا بيقناح الله أو بيدينها كذاب أو فاسقة جنيمي بيبدا بو قرأكي عقديك خوي خالي كاتو فلانا كس شيء فلانا كس فلانا عيبيه وفلانا عيبيه لا مو أمانة قرب بقري وبونا أخوت باشتك تعرس بكم حج كس نار واتا قوريتو وتوش نار واتا قوريكس ولو لايش هيج كس موظفي نكردوي بزاني فلانة كس باشا يا باشني كافرة يا كافرني منافقة يا منافقني بهيج بتو ربطي نية تو خواي خلق نيت بمنو هيج ربطي كينية خلق شون دين داري خويا أنا كان من برلها مشتك بيوسته خوم فيري دين داري بم واقعا خوم فيري دين داري بو من تواني ما لإخلاصة توابي بلكن برومسروا من تواني وتواوي عيبة كان دانا لخم بصر ما من عايز هيك شيء كمنيه باورناك بربرم لك يا شدا كواتا خديكي خوت بابا حسني بصري صيكي هي زور جوانا أفرمي الأحمق من ترك يقينه لظن ما عند الناس زاني أحمق معذرة ما بأدبي لخص مثلا بعقل كي يقيني خوي لبر ظني خلقي لا أبا من خوم بخوم يقينم هي كفلانة صفتي بيسم هاتيا بلا من فريق حسن ظني بمن هي بباشم أزاني من باور أكم بقصي أو خوم بباش زانم بلا من هوشتان بي خو بباش زانين زور خرابة أما بمعنى أو النية دانيشين جنيو بدينا خومان ببستو كسيف ونازانم زانكي لجنب زانين نا قرأك ما بلين استعدادي بيسي من هي لوقتي تورا أكري جنيو بدين ناحقي بلين لوقتي تورا إياه قزش ناكين وأكري تهمتي خلق بدين غيبتي خلق كين الله يملحمو أمانة بقري ورا باخو من متهم كين لقل خلق داني شي دي بيتكي أتواني محكومي بكي باشا ليه قري أوانه أم جار دانيش خوت لقل خوتا دي بيت بك بويا هميشه وتوما إمامي غزالي 50 صال تمني بو خليكي علم بو خليكي زانس بو لو 50 صال دا بردوام خليكي دي بيت بو وهميشه شكستي بدسنا إيه هنا هميشه سركوتني بدس إيه هنا همو جارك خلقي محكومة كرت بلام أو بينا قيان كاتك كدانيش بيري كردو إشكالاتي زور لوجود ياهي 12 صال لهموشتك وازي هنا لجاه مقام وازي هنا إلا تدريس لهموشتك وازي هنا 12 صال خلوتي كشا أمجار غزالي دانيشت لقل غزالي أدي بيتي كرت غزالي دانيشت غزالي محكوم كرت غزالي دانيشت غزالي خستجير سؤال ونقد وبرسيارة وخستجيري با أمجار غزالي هات إحياء نوسي أمجار غزالي أمتك زينو كردوا أمجار غزالي قدسي فتح كرد أما ما نروم كردوتا بشتركتون غزالي قدسي فتح كرد يعني شي غزالي قدسي فتح كرد كواتب راي بريز خوشكي يا عزيز حتى خوت ندوزيتوا وحتى صادقانا وبدل دانني شي رجعنا لخلوتي خوتا ودس بكي بمحاسبة نفسك بمحاسبة أقوالت بمحاسبة أعمالت هيك وقت سركوتن لم ريقدا بدسنا يعني بحسي نواجم بوكرتي بحسي رجوم بوكرتي بحسي عباداتم بحسي وردم كرت أمانة أكري زور خطرناك بنزاني غرور بدن بأيامه من ما مصايكي عيني من بياويكي نواش خوينم من سنتم ناتشي بو كابرايكي ناو شقامي خياري معذرت ما يبي أدبية بتواني قصب كابا من لا عبادة أتواني من غربكات أجر بيتو تكالي أم بابة نبي جايز أتان قرين موا بو أويل أولا وثمان أم علمك إيما أجيني بخوا
ئەکرێت طب بێ، ئەکرێ فەلسەفە بێ، ئەکرێ کۆمەڵناسی بێ، ئەکرێ ئەگەر بێت و لەگەڵ ئەمەدا هەوڕا بێت، ئەگەر بێت و لەگەڵ ناسینی نەفسا تێکەڵ بێ، ئەگەر بێت و محاسبەی لەگەڵا بێت، چونکە ئینسانێک کە صادقانە دابنێشێ محاسبەی نەفس بکە، هەر شتێک خەریک بێ بەباشی ئەنجامی ئەدا. وهر كارك كبكا إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خوي تعالى حزقك هر كامتان هر كي هر كارك يكرب باشترين شيء وأنجامي بدا لو كارتا أجاي بخوا أكريه ما مصايك آيني كشور واشتري لنا قرآن داية لقيامتها سركوتن بدسنين العياذ بالله عاذنا الله خوابنا ما بدات بلام أكريه دوكان دارك كاسبك تاجرك كإنسانك خلقي بأهل دنيا تواشاكن كارك يخوي بوختن جامدا مامەڵەکەی بە حەڵاڵ ئەنجامەدا، خەیر و خێراتی شەکە بە فەقیر و فوقەرا، دەستی خەڵکی شەگری لە قیامەتە سەرکەوتن بەدەست بێنێ. چییە؟ ئەوەی کە محاسبەی نەفسی خۆیەکە. بۆیە ئەگەر عیلم لەگەڵ عیلمی نەفسا تێکەڵ بوو هەموو عیلمێک بەسوودە، بەڵام ئەگەر لەگەڵ ناسینی نەفس و محاسبەی نەفسا تێکەڵ نەبوو، وەڵاهی زەرەری هەیە بۆ تۆ. و هەر خودی ئەو عیلمە ئەبێتە حجەتێک بەر عەلەی تۆ، مەگەر لە قیامەتە ئەوەڵین کەسێکی خەنە جەحەنەم شەهیدێک و عالمێک و حاجیەکە، ئەو کەسێک کە حەجی کردووە. بۆیە ئەو نە بە تەئکیدەوە ئەڵێم پێویستە ئەشێ بگەڕینەوە بۆ ناو خۆمان و ئەشێ بگەڕینەوە بزانین لەکوێدا هەڵەمان کردووە. ئەم بەحسی گەڕانەوە بۆ ناو خۆ، یعنی واز بێنی لە خەڵک هەموو دنیا تەلاق بدەی وازی لێ بێنی و بگەڕیتەوە بۆ ناو خۆ، یعنی سێ جۆر. جۆری ئەوەڵ خوێندنەوەیە، معلومات پەیا بکە. لە سەلەفی ساڵح چۆن تەسکیەی نەفسیان داوە لەبارەی نەفسەوە و لەبارەی تەسکیەی نەفسەوە و لەبارەی شێوازی ناسینی نەفسەوە ئیلا ماشاء الله کتێب هەیە زۆر و زەبەر نەکەوە پێشتر معڕەفیمان کردووە و دووپاتی ناکەینەوە. ئەمە یەک. دوو، خۆت دانیشە لەسەر خۆت منصفانە، تەنانەت ئەگەر پێویست لەسەر کاغەز بینووسە صفاتی خراپت چییە؟ نەیەکی صفاتی خراپم نییە، پڕپڕی لە صفاتی خراپ، هەمومان استعدادی هەموو صفەتێکی خراپمان هەیە، ئەوە هیچ. بەڵام صفەتهایەک هەن زۆر زۆر لە ئێمەدا بەرچاوترن، هەر کاممان هەر یەک و عیبێکی هەیە، ئەو عیبانە بنووسە، ئەو شتانە لەسەر ئەوانە زۆم بکە و ڕۆژانە بیری لێ بکەڕەوە، دوعا بکە و بخوێنەوە، خوێندن پێیا بکە و لە تەعامڵات تا بزانە ئەو شتانە ئەزیەتت ئەکەن، بزانە ئەو شتانە بەرجەستە ئەبن، خب تەسکیەی نەفس ئاوا پەیا ئەبێت، قسمەتێک لە تەسکیەی نەفس ئاوا پەیا ئەبێت کە تۆ دانیشی من جارێ قبوڵمە ئەم کێشەمە هەیە، ئەم نەخۆشینەم هەیە، لە دەروونمدا ئەم کێشە هەیە. ئەم جار دائنیشم ئیسا ئێمە لە جلسەی داهاتووە ئینشاءالله نمونەهایەکی نینەوە گەورەترین مەرەزەکانی قەلب و ئەوانە کە تەسکیەیان پێویستە، گەورەترینی ئەوانە سەعیەکەن بەشکن بکرێ لە یەک حەڵقەدا بۆ ئەوەی بێتە نمونەیەک، میسالێک بۆ ئێمە چۆن نەخۆشینەکان بدۆزینەوە و چۆن عیلاجیان بکەین. چونکە بەڕاستی عیلاجکردن زەحمەتە. ئەزانی بۆچی؟ چونکە تۆ تا ئیسا دانیشتووی فڵانە کەس وایە، فڵانە کەس وایە، فڵانە کەس وایە. بەڵام ئەم جار ئەبێ صادقانە دابنیشی، صادقانە بە خۆت بڵی وام. ئەم جار ئەشێ بە خۆت گیر بدەی، ئەم جار ئەشێ لەگەڵ خۆتا شەڕ بکەی، ئەم جار ئەبێ لە خۆت ڕابکەی، ئەم جار ئەبێ لە خۆت ڕابکەی بۆ مەعنا ئەو صیفەتە پیسەی کە لە دەرووندا هەیە لای ببەی و ئیقرار بکەی کە ئەو صیفەتە لە ناو تۆدا هەیە. دوای ئەوە ببینی لە تەعامڵاتتدا کەم ڕەنگە بێ، پڕڕەنگە بێ و دانیشی بخوێنیتەوە دانە لە بەرابەریەوە کە لێرە سایکۆلۆژیا توانێ بەکارت بێ، سایکۆلۆژیایەکی سۆڵ نەک سایکۆلۆژیایەکی زەرد، کە چۆن لەگەڵ ئەو شتەدا تاوتوێ بکەی، چۆن لێکۆڵینەوەی بکەی و چۆن لەبارەیەوە زانیاری کەسب بکەی و چۆن دەفعی بکەی. کە عەرزم کردی نمونەهایەک لە خزمەتانە عەرز دەکەین. یعنی سەیتەرە دانان، یعنی سەیطەرە پەیاکردن و غەڵەبە پەیاکردن بەسەر ئەو ئەوسافەدا کە هەیە. و لە کۆتاییشا بۆ ئەو سێ ڕێگە کەوتم، هەمیشە محاسبەی ئەو کارانە بکەین کە ئەکرێت، کە کاتێک تۆ قسەیەک ئەەکەی دوایی دانیشە جارە قسەکەت دروست بوو یان هەڵە بوو، وتمان قەرارە دانیشین منصفانە، وەکو چۆن محاکمە یەک نەفەر ئەەکەی بێتەرەف دابنیشی. ئەمە بۆیە لە خەڵوەتی خۆتا ئەکریێ نایهەوێت تەرێق بیتەوە، بەڵام حەقیقەت بڵێ بۆ ئەوەی حەقیقەت بدۆزیتەوە، چونکە تۆ بە شوێنی ئەوەدا ئەگەڕی کە حەقیقەت بدۆزیتەوە. قسەکەت دروست بوو یان هەڵە بوو؟ دروست بوو. نیەتێکی دروست بوو یان خەڵەتت بوو؟ ها وەختی وا هەیە قسەیەک دروستە، بەڵام تۆ گەرەکت بوو قینێک لە خۆتا بنوێنی لەویدا، تۆ لەو کاتە گەرەکت بوو بغزێک لە ناو خۆتا دەربخەی، گەرەکت بوو عوقدەیەک خاڵی کەیتەوە. بۆیە تەفتیشکردنی ئەم کارانە
پیاوی پیاوانەی گەرەکە حەلاجی و جەڕاحیەکی گەرەکە وەلی سەمەرەیەکی گەورەی هەیە باوەڕ بکەن هەتا ئێمە نەتوانین بەدەستی نەفسمانەوە ڕزگار بین ئەسیرین هۆشتان بێ بۆیە حافزی شیرازی شعرێکی مەشهوری هەیە ئەڵێ بەندەی عشقم و ئەز هەردوو جیهان ئازادم هەر کەسێک لە بەندی نەفسیا بێ بەندەیە بەردەیە ئەزانی نەفسکاری وامان پێ ئەکا باوەڕ بکەن بە مناڵیش ئەو کارانە تەحمڵ ناکریە بەڵام ئێمە بە خۆمان نازانین تەحمڵیان نەکەین نەزانی نەفس منی مەجبور کردووە قینم بێ لە فڵانە کەس حەسادەتم بێ بە فڵانە کەس بغزم بێ بە فڵانە کەس بەحسی ژیانی فڵانە کەس بکەم بیری ژیانی فڵانە کەس بکەمەوە بیری سەرکەوتنی فڵانە کەس بکەم ئەم منداڵ بازارە ئەم دەرونی خۆمم کردووەتە زبڵدانێک دوور لە ڕووی ئێوە کردومەتە ئاتەشخانێک بۆ زۆرکردنی قین بۆ ئاگردانی خەڵکی بۆ عەزیەتدانی خەڵکی من ژیانی خۆمم داناوە لەسەر ئەوەی کێ باشە کێ خراپە لە حاڵێکە ئەوان هیچ کامیان لەگەڵ مندا نایەن بۆ قیامەت وەبەڵکو زۆر جار من مەدیونی ئەوان ئەبم من لە قیامەتا سوئی ظەنم پێ بردوون تۆهمەتم بۆ داون چونکە خۆ لەوەدا کۆتایی پێ نایە من کاتێ ڕقم بوو لە نەفرێک و نەهاتم ئابم جورە معالەجەی بکەم و بزانم چی بە چییە ئەو کاتە ئەو ڕقە من وا ئەکا کە لە بەرامبەریۆ ئەگەر زۆر پیاو بم ئەو پەڕی غیبەتی ناکەم بەڵام هەر وەختێ ئاها زەرەرێکیە بەسەریا حەزی پێەکەم کاتێک نەفع بات من داخم لێ دێت ئەوە برایەکی مسلمان مەزانی نەفرێکی هاولی باسمە هاودینمە هاوزوانمە بەڵام حەز ئەەکەم بخڵەتێ حەز ئەەکەم کە زەرەرەکە حتا ئەگەر نەڵێم خۆ ناڕم دوعا بکەم بڵم یا ڕەبی خۆیان شکستی پێ بنم بەڵام لەو کاتا زەرەرەکە خۆشیەک لە دڵما پەیا ئەبێت ئەمەش لەگەڵ ئیمانە کێشەی هەیە ئەمەش لەگەڵ ئیمانە یەک ناگرێتەوە بۆیە وتم ئەگەر لە بەندی نەفسابی بەردەی کاتێک کە تۆ ییت وردە ئەم کارانە ئەکەی نەفست بە حەدێک گەورە ئەبێ نەفست ناتوانێ وەکو منداڵێک گەمەت پێ بکە نەفست ناتوانێ ئەو جۆرە کەم ئینسانێکی نەفام ئەخولێنیتەوە بتخولێنێتەوە ئەمجار نەفس لە بەردەستی تۆدایە لە هەورامانە ئێمەدا ضرب المەثلێک هەیە ئەڵێ نەفس گێریش مشتێن وەرج دەی دەشتێن یعنی ئەگەر بیکری لە مشتایە ئەوە سەیتەرە پێیا ئەەکەی بەسەریە نایڵی ئەم لە ئەولە بەڵام کە بەردا دەشتێکە سەحرایەکە باوەڕ بکە هەتا بەری بدەی زەلیلتر ئەبی لە ژێردەسیە و تۆ نازانی ئەم نەفسە چی ئەکا بە ئێمە محوی شعرێکی هەیە ئەڵێ نەشەیتان و نەخزمان و نەدەورانم بە من نایکەن ئەوەی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارم ئەو زەربەی کە نەفس ئەیدا لە ئێمە هیچ کەس نەیداوە لە ئێمە بۆیە لە قیامەتا پێت ئەڵێن لەومەی هیچ کەس مەکە ئیلا خۆت نەبی هیچ وەختی هۆشت بێ وەڵا فڵانە کەس نەهێش من سەرکەوم وەڵا فڵانە کەس نەهێش من نوێش خوێن دەربێم وەڵا فڵانە کەس نەهێش نا ئەمە گشتی حیلەی نەفسە و هەتا نەگەی بەو ئاستەی کە بزانی تەواوی کێشەکان لێرەوە دێن کێشەی منە و من مشکڵم هەیە هیچ وەختێ ناگەی بە حەلەکەیان ئەمە دەستپێکێکە بۆ شەڕ لەگەڵ نەفسە ئەلبەتە کاتێک ئەڵین شەڕ لەگەڵ نەفسا وشتان بێها گوتمان نەفس وەکو منداڵ ئەگەر زۆر تۆند بیتەوە بەسەریا زۆر بینی یەک دەفعە درۆەکە خۆشتان بێ ئەشی جۆرە ڕەفتارکەین کە نەفسمان لەگەڵمانە درۆ نەکاشت نەشارێتەوە ئەگەری شاردیەوە پێی بزانی لە شوێنی خۆیان شەڕیشی پێویستە توندیشی پێویستە عەزیەتیشی پێویستە پێشتر بەحسمان کرد لە ڕەمەزانە فێرمانەکەن لە حەڵاڵ و مباح واز بێنین بۆچی چونکە ئەم نەفسە لە پیسترین و خواردترین ئاستۆ ئەشێ بگەیتە بەرزترین ئاست نەفسی مطمئنەی ڕاڵیەی مەڕڵیە بڕواتە ناو بەندەکانی خوا بڕواتە ناو بەهەشتی تایبەتی خوا دەی باوەڕ بکەن ئەم نەفسە زۆر ئەزیەتی گەرەکە بۆ ئەوەی کە بتوانی پێ بگەینی و تێبگەینی لە حەڵقەی داهاتووە ئینشاءڵڵا نمونەیەک عەرزەکەین لەو حەلکردنی کێشانی نەفسە و لەو ئەمراڵە کە یێتە ناو دەروونمان و ئێمە چۆن لەگەڵیانە تاوتوێ بکەین چونکە ئەم بەحسە زۆر درێژخایەنە و هەتا بتوانین چەند شتێکی تر هەر لەم بوارەوە عەرزەکەین إن الله أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته